بمن ألين هێوەر بە لەسەر خۆ بە مامۆسای ئاینی ئەی بۆ کەسانە ناڵێن کە ئەمانەیان دەرکردووە طبیعی خوتبەکەی من کەوتەتە دوای ئەوانە یعنی ئەمانە لە پێش خوتبەکەی من لە چاپ دراون کەواتە کێ دەستی پێ کرد کێ شەڕەکەی کرد کێ دیفاعەکە ئەمە شەڕەکەی کردەوە من دیفاعەکەم کەواتە من مەزلومم ئەوە زاڵمە کەواتە من زوڵمم لێ ئەکرێ ئەگەر من بەرامبەر بەمانە بێدەنگ بم پێغەمبەر پێمە فەرمێ الساکت عن الحق شەیطان ئەخرس ئەوەی بێدەنگە بەرامبەر ڕاستیەکان شەیطانێکی کەڕوڵاڵە منش ئامادە نیم شەیطانێکی کەڕوڵاڵ بم خوای میهرەبان فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ئێوە باشترین نەتەوەیەکن هاتوونەتە دەرب و ئەوەی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکەن کاتێ ئەمر بە چاکە کرا و نەهی لە خراپە بکرا بەڕاستیەکان وترا ڕاستە بە زوڵم و ناعەدالەتەکان وترا زوڵمە ئینجا من خەیرە ئومەتم ئەگەر نا من بێدەنگ بم خوای میهرەبان نەفرەت و لەعنەت لەو کەسە ئەکا لەو مامۆسای ئاینی ئەکا ئەگەر بێت و بێدەنگە لە ئاسڵ ڕاستیەکانە ئەفەرمێ لوعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يصنعون تواوی پێغەمبەران نەفرەت و لەعنەتیان لەو کەسانە کردووە کەوا کاری خراپە ئەبینن ناڵێن ئەوە خراپەیە کاری چاکە ئەبینن ناڵێن ئەوە چاکەیە بۆیە منیش ئامادە نیم بەڕاست ئەمە مشتێکە نمونەی خەرمانێک بەش لەم هەفتەیەدا چەند پرۆژە یاساک لەبارەی مزگەوت و هونەر و ڕۆشنبیری کۆمەڵێک تاریک بیر دەیانەوێت دەست خەنە نێو خوتبە و جمعە و جەماعەتی ئێمەوە بۆ ئەوان ڕەوایە سنوور بۆ ئێمە دابنێن بەڵام مامۆسای ئاینی ئەگەوڵی ئەو کلیپە ئەو گۆرانیە ئەو شیعرە شیعر نییە میێرە ئەوە خراپە ئەوە فیتنەی لە پەیدا ئەبێ بۆ من دروست نییە بۆ من جائز نییە لێرەشا فیتنەیەکی تری دروست کردووە ئەوێ ئەسپی خۆی تاو بدا بەڵام من بۆم نەبێ ئەڵێ وتاری مەلاکان خزمەت بە پێکەوە ژیان و گفتوگۆی زانستیانە ناکەن ئەو نەسیحەتی منەکە جەلاد نەسیحەتی مەڕەکە لە ماڵی خۆمانە دانیشتوین لە جومعە و جەماعەتی خۆمانە دانیشتوین خەریکی شەو ڕۆژ خەریکی بێئەخلاقی و بەدڕەوشتین ئەو هەموو نیعمەتی قەڵەم و نیعمەتی پەڕە و نیعمەتی مەطبعە لە چیا بەکارهێنن ئەم کتێبە بە ناوی چییە خونتەنا ئەیها الله ئەڵێ ئەی خوایە تۆ خیانەتی لە ئێمە کردووە خونتەنا ئەیها الله ئەڵێ مامۆسای ئاینی بێدەنگ بە هەر هەمووی پڕە لە کوفر قەسەم بەخوا بیخەیتە ڕووبارەوە بۆ گەنی و ئەکا بیخەتە ناو دەمی سەگەوە حەشە حازری ئەتۆپێ العیاذ بالله العياذ بالله الأخيرة بيزاري خوي در عليه لقد باعنا الله 1000 مرة في مزاد علني خوانا فرشت مزاد علنية أول روشنبيرية يا وتاريك بيرية خويا سايك نظامك أوهموا بدر وشتي وبر الله يسنورك بويدابنين ئەمە بەناوی شعر ئەڵێ ستیانی بەسر پڕە لە ڕیشۆڵە دەبیعی موسڵمانان دڵسۆزن هەر خیانەتێک لە هەر شوێنێکەوە ئەبینن یەکسەر پەلاماری دڵسۆزترین توێژی میلەت ئەدەن کە مامۆسای ئاینی ڕۆشنبیرە ئەزانن بەس ئەوانن قسەیەکی حەق و ڕاستیەکەن پەلامار ئەدەن کتێبەکە لە بازاڕە ئەکرن ئەیهێنن بۆ ئێمە منیش مەجالم نییە مەجال ئێنا شعرێکم دانا و کتێبێکم دانا ئەمنووسی کوردستان پڕە لە قەڵە ڕەش و کوردستان پڕە لە قەلە ڕەش و شەمشەمە کوێرە تەماشاکەن ئەو هەموو بێئەدەبیە طەبیعی هەموو نووسینەکانی خڕکەرەوە یەک لاپەڕەیەکە بەڵام هەمووی تەوزیع کردە بەسەر 267 پەڕەدا لاپەڕەدا
ئەو هەموو کاغەزە جوانەی سەرف کردووە لە چییە؟ بە جوانترین مەطبعە ئەڵێ خودا دەیەوێ پشوو بدا لەسەر کەپرێ پاڵ کەوتووە لە ڕەشە ڕەیحانە خودا بە تەنیشت خۆیەوە شمشێرەکەی درێژ کردووە خودا ماندوو بووە خودا پێغەمبەرەکانی ئیزندا خودا بە فریشتەکانی گوت بڕۆن شوو بکەن خودا باویش دەدا خودا حەز دەکا بخەوێ تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض آسمان كان خريك بروخين بسر يكتريا خريك أرز شغبره لتاو أودا خوا باكي نية بمعنى بمزولة كردانة خوا باكي بيانية خوا لسر خويشي هيج قالك عذاب نادا بس ايما تاقية كاتو بزان الموقفي ايوة چه برانبر بخواكتان موقف رولتان برانبر بپیغمبرکتان صلى الله عليه وسلم موقفتان برانبر بدل صوسترين كاش ملتان كزاناو ما مصاي عينية لحموش تيك سيرتر ورا استا ما مصاي عيني اگر اوا كتبه بس كاتو اكسر ايدنا محكمة ما وصى ملا مسعود لسر ام كتبه دراوة محكمة لسر ام كتبه او روشنبير وآزادة نسبيتين خوا خجالتيان كابو خاطري عظمة قرآن خوايا النفرة واللعنة وغضبي خود داباريني بسريانا خوايا بمزول كردانا لقل يمدى رفتارنك يا رب العالمين همومي التي كن بقاعدة وقواعد وبرية لم كتب يا رب العالمين تماشاكا او تيسنور بومن دالي شەسەد و ئەوەنە ئیمزای خڕ کردوەوە مزگەوتەکان خەڵکی خوتبەکان زۆرن دەڵێن مامۆستا باسییان مەکەن کوردستان بە ئاقارێکی ناسکا دەڕوا من هەستم بە ناسکی کوردستان کردووە ئەم زۆڵە کوردە هەستی بە ناسکی کوردستان نەکردووە دەیەوێ بیفرۆشێ سنوورێک بۆ ئەمانە دابنێن کابرا کافرە لە دڵ و دەڕۆنی خۆیان چاوی دەرێ بەس با بۆی تەبع نەکرێ بۆی چاپ نەکرێ با ئەو پارە جوانە و کاغەزە جوانە لە تاریخ و مێژووی پاکی کوردستانە سەر بکرێ برایاری نووسەرێکی نوۆکەر ئەڵێ مامۆسایانی ئاینی حەقوایە هەستی میلەتەکان ئەوانەی کەوا حەز و ئارەزوویکیان هەیە هەستی ناسکیان بریندار نەکەن بۆ نمونەی هێناوەتەوە بۆ من ئەگە کوڕێ چوو خۆی گۆڕی خۆی کرد بە کیژێکیش خۆی گۆڕی بە کوڕ ئەبێ شۆری بریندار نەکە جەنابیشی لە جەریدا گوێن بەخوا و بە پێغەمبەر و ئیسلام و موسڵمانانەدا مەشاعری مەلاین و ملیۆن و ملیارێک موسڵمان بریندارەکا بۆ ئەو ئازادیە بەڵام ئێمە بە کەسێک بڵێن کاکە تۆ خوا بە پیا و خەڵقی کردی خۆت مەکە بەژن بۆ من باش نییە من ڕێگار ڕاستەکەم باوتووە ئەڵێ تۆ بۆت نییە بەشداری لە ژیانەمەیەوە بکەیت ئەگە کەسێ نێربازی کرد بێبازی کرد کەیفی خۆیەتی مامۆستا نایەت پێیان بڵێ ئەو بەڵام نێربازی بڵاو کاتەوە لە وڵاتە بۆ ئەو ئازادیە خوا ئەوە لەگەڵ حاشاکم لەگەڵ گوێ درێژە فەرقیان چییە خوای میهرەبان لە قورئانە بە سەراحەت ئەڵێ ئەوانە وەکو گوێ درێژوان زۆرمان هاوار کرد و زۆرمان وتمانی ئێمە سەبەبکاری ئەو تەنگژە نین ئێستاش هەر سنووری بۆ دابڕێ چونکەمە هیچ عەقڵ و مەنتیق نییە ئەو بۆ خۆی بڵێ و جەریدە و ڕۆژنامە دەرکا منیش بێدەنگ بم ئەو خەڵکە چی بە بنەڵێ ئەو خەڵکە هاتون بۆ لای مامۆسایەکی ئاینی هاتون بۆ لای کەسێک کە پێغەمبەری خۆشەویست تەکلیفی داوەتە سەرشانی لە شوێنی پێغەمبەرە ڕاوەستاوە و قسە ئەڵێ و ئایەت شەرحەکە کامان دەستمان کردووە بەو هجوومە کێ دیفاعەکە کێ هجوومی کردووە مامۆسا من ئەم خوتبەم نەداوە ئەم کتێبانە پێشتر دەرچوون جاو جاو خوتبە ئەدەم ئەگەر هەر کەسێ وتی مامۆسای ئاینی سەبەبکارە بانی کەن بڵێن فإن حاجوك فقل تعالوا ندعو أبناءنا وأبناءكم ونساءنا ونساءكم وأنفسنا وأنفسكم ثم نبتهل فنجعل لعنة الله على الكاذبين
هەر کەسێ وتی مامۆسای ئاینی سەبەبکارە بانگی بکە بە عێل و عەشرەتەوە بڵێ وەرە هەموو وەچەونەوە و ڕۆڵەی خۆمان بانگەکەین ئێوەش بانیان کەن خێزانەکانی خۆمان بانگەکەین بەرامبەر بە یەکتری ڕائەوەسین ئێوەش بانیان کەن خۆشمان دێین ڕائەوەسین لە نێو عەشرەتی خۆمانە ئێوەش عەشرەتی خۆتان بانکەن هەردووکمان بپاڕێنەوە لە خوا بڵێن خوایە لەعنەت و نەفرەت دابارێنی و بیرژێنی بەسەر درۆزنە لە ماڵی کوردستان پڕە لە قەلە ڕەش و شەمشەمە کوێرە خوای پەروەردگار لە بنا دەرتان بێنێ بە خاتی عەزەمەتی قورئان خوای پەروەردگار ڕوو ڕەشی دنیا و قیامەتتان بکە خوای پەروەردگار بتان کاتە عیبرەت و پەن لە دنیا و قیامەتە خوای پەروەردگار تووشی سیل و سەرەتانتان بکە خوای پەروەردگار ئیسراحەتتان لێ هەڵگرێ وەچەونەوەتان لە کۆ کاتەوە یا رب العالمین خوایە گیانە ئەمانە ئەگەر بێنە سەر ساحە و حکم بکەوێتە سەر دەستیان خوایە گیان ئێمە هەمومان لە ناوە بن خوایە گیان نەیان هێڵی سەر لە کون دەربێنن یا رب العالمین خوایە بەناو کونی دوژمنانە بیان بەیتە خوارەوە یا رب العالمین خوایە کەسانێک مسەیترکەی بەسەریانە خێر و خۆشی لە خۆیان نەبێنن یا رب العالمین چی باشە لە دنیا و لە قیامەتە بۆ ئێمەشی بکەی ئێمەش زاڵکەی سەرخەی بەسەر دوژمن و ناحەزوو نەیارانمانە ئامین والحەمدولله و ئەو کۆمەلگای ئێمە مۆبایلێکە بەڕووتی عالەم پیشانەدا بەڕووتی عالەم پیشانەدا دوژمن و ناحەز هێناوێتە ناو ئەو وڵاتە خەڵکی نەفس نزم ئامادەیە 17 وەرەقە و 14 وەرەقەی پێ بدا خەڵکی ڕوو دەکاتەوە لە پێشی ئەڕۆی هیچ بەرگ و پۆشاکێک لەبەرتان ناهێڵێ خەتەرترینشتە بۆ ئافرەتانی بەڕێز ئافرەتانی بەڕێز ئەبێ ئاگادار بن لە مناسەبەکانە خەڵک ڕەسمانەگەن نێڵن ئەوانە دوژمنن ئەوانە گورگن هاتون پەلاماری ئەخلاقی ئەو میلەتە ئەدەن هیچیان نەهێشت لەوە خەتەرتر برایانی بەڕێزم لە بازارە ئەو بازارانەی کەوا کەلوپەل و بەرگ و پۆشاکی ئافرەتانە ئەپۆشن ئافرەتی بەسە زمان کە لە سنووری شەرع لا ئەدا کە پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ هەر ئافرەتێک بەرگ و پۆشاکی خۆی لە غەیری ماڵی خۆیان دا بکەنێ خوای پەروەردگار لەعنەت و نەفرەتی لێ ئەکا و سەتری حیا و حورمەتەکەی ناهێڵێ ئافرەت بەگوێی پێغەمبەری خوای نەکردووە ئەچێ لە بازارە بەرگ و پۆشاک تاقیەکاتەوە ژوورێکی بچوو کاچەتە ناوی کامیرەی نهێنیان داناوە لە نێوە ئەو شوێنانەدا خەڵکی نەفس نزم بەملەوەنی سیدەکانی لە بازارە لەوە خەتەرتر ئەو ئاوێنەی کە تۆ ئازانی ئاوێنەیە نەوعێک هەیە لەو دیوە بە ئاشرا تۆ دیاری لە ڕووی خۆتەوە بەس خۆتە بینی بەس لەو پشتەوە بە ئاشرا دیاری کامێرەی داناوە بە ئیعتیادی ڕەسم تەگرێ بۆیە خوشکانی بەڕێز ئافرەتان ئاگادارکەنەوە کیژەکانتان هەر بەرگ و پۆشاکێکە هەن لە بازارە بەبێ مەحرەم نەڕۆن براو مێردی خۆیان لەگەڵ خۆیانە ببن شمەکی خۆیان کە دێنەوە لەوێن تاقی نەکەنەوە بێن لە ماڵەکەی خۆیانە تاقیکەنەوە مۆڵەت وەرگن لە کابرایی فرۆشیار بڵێن ئەگەر بە عەمەل نەهات بۆ دێنینەوە نەکەن لە بازارە ئەوە تا بڕۆ سیدی تەوزیع کراوە لە نێو بازارە هەمووی خوشک و داکێ و میلەتەیە نۆکەریش بەو شێوازە ئاخاوتنم بۆ ئەکا نایە لەسەر ئەو گەندەڵیانە بۆ بدوێ ئەم ئیسلامە فێری عیفەت و خاوێنیمان بۆ ئەکا ئافرەتە ئەفیوبیەکەتان بینی ئەمشەو لە وڵاتی خۆیەوە هاتووە لە فەقیری و هەژاریە لەم وڵاتە نانێکی حەڵاڵ پەیدا بکە بۆ مناڵەکانی خۆی ئەفیوبی ئەم ئیسلامە چەندێ ڕەحمەت و بەرەکەتە لەوێ لە وڵاتی خۆیشی دوو منداڵی بێکەسوکاری بەخێو کردووە سەرڕای مناڵەکانی خۆیشی کەسوکاری خۆیشی دوو منداڵ اینجا هاتووەتە ئەم وڵاتە لەم وڵاتە لە ماڵێکی دەوڵەمەنە خزمەتکاری ئەکا حەوشە و ماڵ و بەردەمی دەرگا ئەشۆرێ ڕۆژی عەلاگەیە پارەی زۆر لە بەردەمی دەرگا ئەبینێتەوە ناڕوا بیخاتە بن باخەڵی و بیشارێتەوە ڕێک ئەدا لە دەرگای ساحب ماڵ و ئەڵێ ئەم عەلاگە پارەیەم لەوێدا دۆزیوەتەوە و حرامە بۆیە دەستی ئافرەتەکە ئەگرێ و ئەڕۆن بۆ قایم لە قامیات لەوێ پارەکە تەسلیمەکەن ئەڵێن ئەو پارە دۆزرایتەوە لە مزگەوتەکانەوە جاڕی بۆ درا ئەو پارەکێ ساحبێتی با بڕوا بیباتەوە دوای 1 ساڵ دوای ئەو مدەتەی کە قانون و شەرع دایناوە ساحبی دەست ناکەوێتەوە شەرعیش ئەیدا بەو کەسە ئەگەر فەقیر بێ ئەویش فەقیرە پارەکە بوو بە حەڵاڵی خۆی
لە وڵاتی خۆی بە غەریبی بێت لێرە خوای پەروەردگار بەو شێوازە ڕزقی بدا. چەندێ جوانە و ئیسلامە، چەندێ جوانە ئەو ڕەحمەت و بەرەکەتە. خوایە گیان لە گوناهی هەموو لایەکمان خۆش بین.